نێودەوڵەتیەکان ئەوانەی پێی دەگوتری ئەخرخۆی ئەوانە نیزامی دووەلی پێکدەین لە زۆربەی ئەوانە کشایتەوە. باسی لە مەسروفەکانی ئەمریکا کرد لە ئەنحای عالەم کە ڕاستی ئەو پێیوە بوو هەموو زیادە ئەوانە. ینی ئێستامە تێدەگەین ئەمریکا تا ڕادەیەک لایەنی ئینسانیەتی هەبووە. ئەو لایەنە ئینسانیەتە ڕاستی بەجارێک دیلی دەکا، دەیەوێت لەسەر ئەساسی قازانج پراگماتیک بە زۆربەی جیهان برێ من دەتان پارێزم، ئێوەش خاوە بدەن، باج بدەن، مانگانە بدەن، پاسەوانی حەقی پاسەوانی بدەن. ئەوە بەڕاستی نیزامەکی نوێ لە جیهان زۆر پێشببینیش ناکرێ کە بۆ دێزاینەکەی چۆنە. بەڵام ئەوەی ئەمە دڵنیای لە بۆ میلەتانی فەقیر، ئەو میلەتانی بێدەوڵەت، ئەو میلەتانی کە پێیان دەگوترێ نامی یان ئەوانەی پێی حتا و دەوڵەتانی پێی دەگوترێت دەوڵەتانی جیهانی سێەم، لە بۆ ئەوانە زۆر زۆر باش نییە. تەبان ئەوجار دێمە سەر پرسیارەکەی جەنابەت. ئەو کاریگەریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر چڕترە ئەوەی ترامپی زۆر ڕاستی ئەم بۆندەی جوابت دەدەمەوە لەو ئەو پرسیارە جواب دەدەمەوە کە ئیسرائیلیش ئەوەی کە پێشی ساڵێک لەوە پێش لەکە ئێستا زۆر جیایە، هەم ئەمریکا جیایە هەم ئیسرائیلی جیایە. قسەی ئیسرائیل، گورز وەشاندنی ئیسرائیل هەموو معنای خۆی هەیە، وەکە لە سووریاش دەدا زۆر بەوازحی ئەوە معنای خۆی تێدایە کە ڕەنگە زۆربەی تەوەرەکەمان لەسەر ئەوەی بی ئەوەی کە تەوەقوع دەکرێ یان ئەوەی کە تورکیا بیکە زۆر دوورە لەوەی ئەوەی لە کۆتاییدا ئیسرائیل و ئەمریکا دەیانوێت ئەوە دەکرێت. و لە ئێستاوەش بە پێت برێم ئوردن و یان جەبهەی عەرەبی تقریبان بە کامیلی لەگەر ئەو باهۆزەی ترامپ لاربوونەوە معنای چێ؟ بە معنا تقریبان تەحەدی و ئیستیجابەکەیان ئەوەیە کە ئینسیجام بکەن لەگەر تەحەدیەکەی. زۆر باشە کاک مەسعود جەنابەت، ینی هێرشەکەی دوێنێ شەوی ئیسرائیلت بەستەوە بە هاتنی ترامپ و سیاسەتی نوێی ئەمریکا و دەڵێ ئەوەی کە ئیسرائیلی ئێستا و ئەوەی ئەمریکای ئێستا دەیەوێت هەر ئەوە دەبێت. یعنی ئەم هێرشە بۆ ئەنجام درا و ئیسرائیل و ئەمریکا لە سووریادا چیان دەوێت لەم کاتەدا بۆ ئەم هێرشە دەکەن؟ خۆی ئەگەر تەماشا بکەین لەگەر ئەو کۆنفرانسای ئەلناوی لێنە حیوارکرا، ینی یەکەم هەڵەی ئەحمەد الشەرع ئەوە بوو کە کۆنفرانسەکی یەکڕەنجی کرد. تقریبا لاسای سەردەمی دەوڵەتی عێراقی کۆنی کردەوە کە هەندێک خەڵکی بان کردیە ڕەمزی، یعنی تەمسیلی پێکهاتە ئەساسیەکانی سووریا ناکە. هیچ پێکهاتەیەک بەشدارنەون بە تایبەتی کوردە. تو چۆن دەتوانی کورد کە نزیکەی 56,000 چەکداری هەیە، ناوچەکی 125 تا 130 لەبەردەسات و بانجی نەکەی بە قسەی تورکیا. تورکیا ڕاستی ئیشێکی دەوێت زۆر لای گرنگی مستەقبەلی سووریا. ئەحمەد الشەرع سەرەتا بە عەقلانە هینای، بەس ڕەنگە زەختی تورکیایان خۆی بە هەر حاڵ لەو هەنگاوی هەڵی کرد. ئیسرائیل کە لێی دەدا و ناشتوانی دەوڵەتی سووریاش ناتوانی نەوەڵامی بداتەوە، نە بە بەیانێک دژی بوەستی و لەگەر ئەو لێدانش بە بەیانێک ئیسرائیل گوتی نابی تەواجودی سووری لە خواروی دیمەشق هەبی و لە هەمان کاتدا ناوچەکانی دروزی ڕاست کردەوە. یعنی کەواتە سووریا ئەوەی کە دەڵێن سووریای نوێ سووریا زۆر جودایە. ئەو نسخەی ئێستای لەسەر حکومە ئەو وەزعە واح پێدەچی وها نامینێ گۆڕانکاری دەبی. ئەم قسە کرد لە بۆ باز بکەم، ڕەنگەوە لە بۆ سوالی ئەخیری بیکە مستەقبەلی سووریەتە. بەڵام جارێ هەر ئەوەندەی دەڵێم لە ئێستاوە ئەحمەد الشەرع چوە ناو هەندێک هەڵا، ئەگەر زۆر زوو ڕاستی نەکاتەوە پێدەچی ئەو پێشهاتانەی کە ئەمە تەوەقوع دەکەین ماوەی دوور و درێژی پێ بچی ڕەنگە زووتر بێتە پێش. زۆر باشە کاک مەسعود، ینی جەنابەت باسی ئەوەت کرد کە ئەمە لە کاردانەوەی یاخود ئەم هێرشە ینی لە کاردانەوەی ئەو کۆنگرەی دیالۆگی نیشتیمانیە ئەنجام دراوە کە ئەحمەد شەرع ئەنجامی داوە و تاگڕەوانە ئەنجامی داوە، یەک ڕەنگانە ئەنجامی داوە. پێ دوایە یعنی ئەمریکا و ئیسرائیل ئەوەندە لەسەر کورد بێنە جواب تا ئاستی ئەنجامدانی هێرش بە شێوەی ڕاستەوخۆ بۆ دیمەشق و بۆ سوپای سووریا؟ نا مەوزوعەکە فراوانترە. بزانە ستا کاتێک کە ئەسەد کەوت یەکەم ئەلەکزاندەر دۆغینی گەورە منەزیر رووسیا گوتی
ئێستاوەها دەردەکەی کە تورکیا براوەیە بەڵام لە هەمووان زیاتر زەرمەندە ئەمن یەکسەر تەئیدم کرد زانیم ئەو قسە ڕاستە نا ئەوەی ئیسرائیل کردی حتمان ڕێی ئەمریکا ڕێی تەوەری سعودیە ئیماراتی لەگەرە تا ڕادەیەک ڕەنگە مصر و ئوردنیش معنای خۆی تێدا بە معنە تورکیا ئەتوو ناتوانانی یعنی محوەری تورکیا و قەتەر لە پاش ئێران مستهدەفی تورکیا و قەتەر وەکو ئێران نییە محوەری ئێران ڕاستەوخۆ بە عسکەریە و بەردەوامە بەڵام محوەری تورکیا قەتەر ناڕاستەو خۆیە بەو شێوازەیە لە دەست و پەیوەندەکانی دەدەن نایلن یعنی بەو شێوازەی تورکیا مسەیتەربی ئەوە فراوانترە بەڵام کوردیش تەبعاً سوود لەوەی وەرەگری تورکیا لە ئێستاش محوەرە لە سووریا و لە داهاتوش محوەرەی بەقووەتر دەبی واتە ئەنجامدانی ئەم هێرشە بۆ سەر دیمەشق و بۆ سەر ئەحمەد شەرع بە جۆرێک لە جۆرەکان هێرشێکی ناڕاستە و خۆیە بۆ سەر سیاسەتەکانی تورکیا بەڕێی من لێدانی نفوزی تورکیا چکە تورکیا زۆر زاڵە ئێستا بەسەر سووریادا ئەم پێم وایە ئەحمەد شەرع و حکوومەتەکەی ئەگەر تورکیا لێیان بگەڕێ لەگە کورد پێک دێن لەگە لایەنەکانی تریش پێک دێن چکە ئێستا با بڵێن لە مؤتەمەرەکەی قەراری ئەوەی دراکە هیچ میلیشیایەک نابی بمینێ و هەسکەر نابی خارجی ئێ باشە ئەو چەند فەسیلەی کە لەگە تورکیا پێکەوە هێرش دەکەنە سەر کورد ئێخۆ لە ناو سووریایە ئەوە چ قەرارەتی لەسەر ئایا ئەوە سەر بە ئەحمەد شەرع ئەگە سەر بە ئەحمەد شەرع بە معنە ئەحمەد شەرع ئیعلانی شەڕی کوردی کرێ خۆ ئەگەر لەگەر نییە بە معنە جارێ یەقەیوی بگرە کە بە ئەمری دەوڵەتەشکە دێ ئەوە پاراسیۆنی سەربازی لە ناو سووریا دەکا کەواتە ئەوە مەقبول نییە لە لای ئیسرائیل و لە لای دەوڵەتانی تری عەرەبیش با قسەکت پێ برێم ڕاستە ئیسرائیل پێخۆشحاڵ بوو کە نفوزی ئێران لە ناوچەکە براو ڕۆی ئەو پێی دەگوترێ هیلالی شیعی هەرچەندە هیلالی شیعیش نەبوو چکە هیلالی شیعی دروست نابی هەوەنتەنیە ئەوە بەڵام ئەگە هیلالی شیعی نامینێ بە هیلالی عوسمانیش ڕازی نینە ئیسرائیل هەر لە ئێستاوە چارەسەری دەکەن وە چارەسەریشیان کردیا ئەوەی کە ئیسرائیل هاتە پێش لە بۆ ناو سووریا زۆر ڕووناکە نایلی نفوزی تورکیا وابی دەبی لە ئاخیریدا نسخەک بێتە سەر حکم کە وای بۆ دەچم کە لایەنگری تورکیا نەبی زیاتر لایەنگری ناتۆبی لایەنگری سیاسەتەکانی ترامپی ئاعترافی بە ئیسرائیل بکە و لەگەر وڵاتانی خەریج بە تایبەتی محوەری سعودیە ئیمارات لەگەر ئەوانەی یەکبی ئەوە زۆر ڕەنگە لە بۆ پرسیاری ئەخیرت کە مستەقبەلی سووریا دەبی ئەمە لەوێ جوابی ئەوی دەدەینەوە باشە مامۆستا پێ وایە ئەم هێرشەی ئیسرائیل ئامانجەکەی خۆی دەپێکێت یاخۆت هێرشی تری بە دوادا دێت یعنی بە دیاریکراوی پرسیارەکەمە بەستمەوەیە بە ئەنجامدانی ئەم هێرشە پەیامەکە دەگاتە ئەحمەد شەرع پێم وایە دەگا وازح دیارە ینی ئەو پەیامە ئەوەش ئەوی گرنگشە ئەوەیە نا ئەحمەد شەرع و نە تورکیان ناتوانن نقەیەک بکەن ئێستا بۆ نمونە هێزەکانی ئیسرائیل لەسەر جەبەل شێخن هەن تاو مسەیتەر بووینە لە خوار و یعنی بەکەیف خۆی ئەوڕۆ دروستیشی ئاگدار کرد ڕەنگە دروستیش ینی ئێستا هەیە درێ ئەوە مؤامەرەیە و وایە و کاکە ئەو هەنیە یعنی تو لە ئێستاوە حەقی کەس نادەی دروستیش ناچارە پەنا لە بۆ هەرچیەکی بە ڕزگاری بکە سبەینی ئەنفالی بکەیت سبەینێکی میابارانی بکەوێتەوەی بەسە کورد داهات یعنی تورکیا بە پاڵپشتی تورکیا بتێ لە ناوی ئەوە کاکە ئەوش دەستە ئەو لای لەبەر هەندێک ڕاستی ئەمن وای دەبینم ئەحمەد شەرع تەوەجوهی سەرەتای زۆر عاقلانە بوو ڕاستی بەڵام تورکیا زەختەکەی زۆرە تورکیا ڕاستی سیاسەتی خارجی تورکیا زۆر نامەنطقیە مەشهورە ئەو قسە زۆر مەسلحەتی خۆی دەوێ یعنی هەموو لایەکی دەکاتە قوربانی یعنی ئەوانەی هاوپەیمانی تورکیان بۆ نمونە حیزبەکانی کوردستان هەندێک هاوپەیمانن یان ئەحمەد شەرع هاوپەیمان دەزانین چ دەردیان دەداتی لە پێناوی خۆی و خراتریش یعنی ئەی حەیەیاندا بە ئاشکرایان دەکا بە ئاشکرا مرتەزەقییان پێ دەکا ئەوە تورکیا زۆر نامەنطقیە لەو ئیشانە دەنا ئەحمەد شەرع لە بۆ ئەحمەد شەرع باشە لەگە کورد پێک بێ و لە بۆ کوردیش باشە لەگە ئەحمەد شەرع پێک بێ زۆر باشە مامۆستا مەسعود لە دوای ئەنجامدانی هێرشەکە بۆ خۆتەزانی ینی شرۆڤەی جیاواز کرا نووسەرێک دەڵێ کە زیاتر ئیسرائیل مەبەستی دروزەکانە و ڕەنگە باشووری سووریا و درۆزەکان لەسەری ڕێ بکەون بۆ ئیسرائیل و بدرێت بە ئیسرائیل و لە بەرامبەردا
ئەحمەد شەرع بتوانێت کۆنتترۆلی ڕۆژئاوای کوردستان بکات لەبەرەوەی تورکیا زۆر مەبەستی ڕۆژئاوای کوردستان و کوردەکانە کەمتر مەبەستی لایەن و پێگاتەکانی ترە لە سووریادا. ئەگەری ئەنجامدانی ئەم ڕێکەوتن و سینناارۆیە لە سووریا هەیە؟ من هەر بەبێ دوودڵی بە هیچ زۆرێک ئەوەی ئەو قسەی کردیا ئەوە سیاسەتی سەدەی بیستی لە مێنشکرا نازم چێ باسی کردێ ئەو ڕۆژ هەندێک جێم لە هەندێک تەحلیل بوو لەو کۆنفرانسەی هەولێری ڕاستی زۆر بەناڕێکی قسەکرا لەو بارەی مەقسەدمانی ئەوش ڕائیە بەڵام کاکە ئەوە سیاسەتە چ کۆنە ئەوە بۆی ئەوە نمایە دنیا ئێستاوە هیچ پێویست بۆی نمایە و ئەو سیاسەتەی ئیسرائیل هەر ئەوەندەیە یان هەیە دەرێ ئەوە مەشروعەکەی دێڤیدە یان إلى النيل من النيل إلى الفرات أوانا نيا راستكي نخي وناو قورينا وش نانا أو شتانا نيا بهيت زوريك يعني أود النيا بين أو قورينا وانا نيا أو اتفاقية لبيني تركيا وإسرائيل نيا بوشي وازي إسرائيل دي دولتك زيراني بي وكو أردن وكو مصر يعني أوي يستا بيشتري بشار الأسد كلا إيران بو لي مرتاح نبو درزتي هنا خواري درزكي كهات تقواري أحمد الشرعة لەوەش زۆر مرتاحنیە دەیەوێت نسخەی ئەخیری لەو دەوڵەتەی کە دێتن لە گۆڕانکاریەکان دەوڵەتەکبی وەکو ئوردن و مستر و سعودیە و ئیمارات و ئەوانەیە. زۆر باشە پێ دوایە کە ئەحمەد شەرع بتوانێت ینی دەوڵەتێکی هاوشێوەی ئەردەن دروست بکات بۆ دراوسەی ئیسرائیل لە کاتێکە پاشخان و باگراوندێکی توندڕەوی ئیسلامی و تیرۆریستی هەیە؟ والله بيناتي لبروي على الأقل أو النقلة وكبري حركات إسلامية معتدلة جنبوا أو حركات إسلامية درجة السيبو درجة السي أواننا كجهادية زور تن إسرائيل را بي تنازل بك وكو طبعا ناري لبر هندي بلام تسيد يعني هنقاوة كاني بداية لبرسي درم عاقلاني بو حتى استاج خوي لشرينا وخو باراستيا لەگە کورد لەگە دروست لەگە عەلەوی لەگەر لایەنەکانی تر بەڵام ئەو هەنگاوی ئەو ڕۆی خراپ بوو یعنی نابی بچی تورکیا بکە برێ دەوڵەتەکی مرکزی کە دەوڵەتی مرکزی لەو جیانەی کە فرنەتەوەن تووشی شەڕی وەکو عێراق دەبی و ڕئیس جەمهورەکەی ئاخری ئەعدام کرا و یعنی دیتان عێراقچی بەسەر هات لەبەر هەندێ ئەم پێم وایە ئیسرائیل دەیەوێت زوو عاقربی لا مرکزی بی مرکزیەکی وانەبی ڕوو لە سیلاح و چەک بکە و لەگەت تورکیا و محوەرێک دروست بی ناوی لێ بنێن محوەر ئەنقەرە دیمەشق ئەوە ئیسرائیل ئەوەی قبول نییە بە هیچ نەوعاچی لەبەر هەندێ پێم وایە ئەحمەد شەرعیان دەبی زوو خۆی لە بژێر نفوسی تورکیا ڕزگار بکە کە ئەوەش هەنگاوێکی عەقلانیە یان ئەوەتە تووشی شەڕی ناوەخۆ گیرروگرفتی زۆر گەورە دەبی ئیسرائیل بە قووەتە خۆوە ئەوە وەکوبری تەمەنای من نییە بەسەوە چی بکەیت یعنی خوێندنەوەکە وایە ئیسرائیل یعنی ئەمریکا وێستا هەموو وڵاتانی عەربی پاڵپشتی ئیسرائیلن ئەوانەی کە دژمنی ئیسرائیل بوون خراپ شکستیان هینا بە ناویان بینین جەبهەی ئێرانی زۆر خراپ شکستی هینایە تەنانەت غەزا ئەمە دەتوانین برین تەمان زۆر لەسەر حەق بوون کاوە هەنگاوەیانە بەڵام ئێستا هەر ئەوتە خۆیان ڕاگرتیە دەتوانانی برین نەدۆڕاون بەڵام دەتوانانی برین ئیسرائیل زۆر براوەیە لە ئەنهای ناوچەکە فەرقیە ئەو دوو قسە دەتوانانی برین حەماس نەدۆڕاوە لەبەر ئەوەی تەنها خۆی ڕاگرت بەڵام ئیسرائیل زۆر براوەیە زۆر دەزانین چی لە حیزب الله کرد چی لە سووریا کرد چی لە وڵاتە یعنی ئێستا ئەو چی بوێ لە شەرق ئەوسەد ئەمریکاش ئەوەی دەوێت کە ئەمریکاش ئەوەی ویست معنا وڵاتانی عەرەبیش ئەوەیان دەوێت معناوێ ئێستا جەبهەکە ئاشکرا بوو یعنی ئەوەی پێی دەگوتێت ئیتیفاقی ئیبراهیمی ڕاستی ئێستا هاتە سەر ئاسۆ و تاوە بەرەو جێبەجێکردن دەڕوە باشە بەکاک مەسعود بۆچوونێکەیە زیاتر لە باشووری کوردستانی شەوەتە بەنیان بۆچوونە دەکرێت باز لەوە دەکا کە پێویستە هێزە کوردیەکان و هەسە دە و ڕۆژئاوا بەگشتی مامەڵە لەگەڵ ئەحمەد شەرع بکەن و تەنانەت تەنەزول لە بەشێک لە داواکاریەکانیشیان بکەن بۆی بتوان لەگەڵ ئەحمەد شەرع ڕێبکەون و لایەنی کەم بەشێک لە مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان بەدەست بهێنن پێ دوایە ڕۆژئاوا چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەحمەد شەرع بکات لە کاتێکا جەنابیشت دەفەرمووی کە ئەحمەد شەرع بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن تورکیاوە تەحریک دەکرێت و سیاسەتەکانی تورکیا پەیڕەو دەکات تورکیاش دوژمنایەتی کورد دەکات پێناچی بزەبەت دوهام گوتوی ئەحمەد شەرع
تاڕادەیەک سیاسەتی لەگە تورکیا جیایە لە بەرامبەر کورد من پێش باسم کرد کە لە سەرەتا هەنگاوی عقلانەی نا بەڵام ئێستا زەختەکانی تورکیا زیادی کردیە لەسەری زەختی لەسرە نەک بەشێک بی لە سیاسەتی تورکیا چکە بەشێک وای لە سیاسی ئێستا ئەعلانی شەڕی دەکرد لەگە کوردەکان بەڵام ئەوەی پرسیارەکەی جەنابێت کە کوردی یەک بگری بزەبێت ئامنیش پێم باشە یەک بگری پێم باشە لەگە دیمەشق ڕێککەوی ئەگەر هەر گۆڕانکاریەک لە سووریا ڕوویدا بەمل کوردانێ دیسان وەکەوەی عێراق و یان شوێنی تر ئەگەر بشکرێ ئەحمەد شەرع هەندێک هەنگاو بنێ هەلەقل ئەوانەی شەریعەتی ئیسلامی یان ئەوانەی قوانینی دووەری لەبارەی پێکاتەکان قسەی هەیە ئەوەندەی جێبەجێ بکە بەڕێی من کورد ڕازی بی باشە یعنی پرسی ئایدۆلۆجیا یان جاروەیە ئەجندای هەندێک دەوڵەتان خۆی دوور بێختەوە لەوەی کورد لەوێندرێ خۆی نەکاتە ماشەی دەست هیچ لایەنێک مەسلحەتی کورد چیە ئەوەی بکە و ئەوەش عقلانێت هەیە لەوەندەی هەتا ئێستا کوردەکان باش ئیشیان کردیا ئەوەی ئەمە زۆر لامان گرنگە بە هیچ جۆرێک ئایدۆلۆجیە نەبتە کێشە لە بینی کوردەکانی سووریا و دیمەشق ئەوەی ئێستا لەسەر حکومە بەو شێوازەی تاڕادەیە خزمەتی استراتیجەتی کوردەکە ئەوە قسە خزمەتی ئەمنی قەومی جودایە بەڕۆنگەی بەڵام خوێندنەوەکەمان بەگشتی لە بۆ سووریا ئەوەیە ئەمە باسمان کرد هەنگاوەکەی ئەوڕۆ و دوێنەی ئەحمەد شەرع لەو کۆنفرانسەی پێمان باش نەبوو ئەو ئیشە لە بۆ خۆشی باش نەبوو باشە کاک مەسعودیانی خۆ لە سەرەتایشدا کورد بە جۆرێک لە جۆرەکان مامەڵی لەگەڵ دیمەشق و ئەحمەد شەرع کرد و دەستی دانوستانی بۆ درێژ کرد ئامادەی هاوکاریکردن و هەمەهەنگیکردنی سەربازی و سیاسیش بوو لەگەڵ یادا لە سەرەتای دوای ڕوخانی دوای ڕژێمی بەشار ئەسەد بەڵام ئێستا کە ئەحمەد شەرع بە لە ژێرفشاری تورکیادا وەکو جەنابەت باسی دەکەی پاشەکشەی کردووە لەو نەرمەی کە بەرامبەر بە ڕۆژ ئاوا هەیبووە چۆن دەکرێت مامەڵە بکەن ئەحمەد شەرع درێژە بەم سیاسەتەی دەدات کە ئێستا لە ژێرفشاری تورکیا بەرامبەر بە ڕۆژ ئاوا دەیگرێت دەپەر یا خۆت ئیسرائیل و ئەمریکا دەتوانن پاشەکشەی پێ پێم وایە ئەو لێدانی دوێنێی ئیسرائیل و مووقیفی فەرەنسا مووقیفی ئەوروپا ئەمریکا وازح دیارە یعنی ئەحمەد شەرع ناتوانی تەنها تورکیا چکە حتا وڵاتانی عەرەبیش بەو نفوزەی تورکیا لە سووریا زۆر مرتاح نینە کەواتە زیاتر وا تێدەگەم ئاخری ئەحمەد شەرع تورکیا بەجێ دێلی بەرەو جەبهەی سعودیە و ئیمارات دەچی زیاتر کە ئەوەش ناڕاستەوخۆ ینی چوونە باوشی جەبهەی ئیسرائیل و ئەمریکایە بەهەر حاڵ لەو سەردەمەی ڕەنگە ناحەقی نەبی ئەگەر ئەو هەنگاوشکری ئەترافیش بکە کە چارەسەریەک نییە یعنی ئێستا زۆر کەسێ گلەی دەکات دەرێ باشەوە تالیبان دەوڵەتێکی ئیسلامیە خۆ هەر لەسەر غەزە هەر بەجواب نە یعنی وەزعی دووەلی نوێ یعنی کەس ناتوانانی یارمەتێکی یەکتر بدا ڕاستی حرکاتی ئیسلامی نوێ لەگە حرکاتی ئیسلامی مەسەڵەن چەند ساڵی ڕابرد زۆر فەرقی هەیە ڕەنگە ناتوان کەس ئەوی پێی دەگوتری نەزەریەی تەزدیری سەورە نەما ئەوە لەو قۆناغی وایە شەر نییە مەسن هەتا سەریوی ڕێگە پاشی 19 ساڵ کە وەزعشکە دێتە پێش لەبەر هەندێک ئەحمەد شەرع تاڕادەیەک لەوەی گەیشتووە ڕەنگە خۆی بگونجێنی لە نفوزی تورکیا دوورکەوتۆ چکە تورکیا ڕاستی زۆر نامەنطقیانە دەهێوی ئیشی لە بۆ بکە هەروەک لە کوردستان ئەمە دەیبین ئەوانەی کە لەگە تورکیا نێزیکن چەند بە نامەنطقیانە چیان لێ دەکا یەک قازانجیان پێناگەینێ بەس زەرەریان پێدەکا و دەشێوێ بە مرتەزەقەی لە بۆی ئیش بکەن ئەم پێم وایە ئەو حیزبانەی کوردستانیش کە لەگە تورکیا نزیکن و ئەحمەد شەرعیش کە نێزیکە لە کۆتاییدا وازی لە تورکیای دەین چکە قازانجەکی لێ ناکەن و وەزعی نوێی جیهانیش چ سیاسەی دەولی لە ترامپۆڕە هەتا دەگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا دەخوازی کە ئەوانە لێ دوورکەونەوە تورکیا ئەو لاعیبە نامینێ پاشی ماوەیەکی تر زۆر باشە مامۆستا مەسعود بۆ چوونێگەیە باز لەوە دەکا کە ینی زیاتر هەر لە باشووری کوردستان تەبەنیان بۆ چوونێش دەکرێت دەڵێن بۆیە هەسەدە و ڕۆژ ئاوا مامەڵەیان لەگەڵ ئەحمەد شەرع بۆ ناکرێت دەبەرەوەی ئەحمەد شەرع باگراوندێکی ئیسلامی هەیە ئایدۆلۆژیایەکی ئیسلامی هەیە و هەسەدە و هێزەکانی ڕۆژ ئاوایش لە ڕووی ئایدۆلۆژیەوە باگراوندێکی زیاتر چەپیانەیە و غەیرە ئیسلامین پێ دوایە ئەم جیاوازیە ئایدۆلۆژیە کێشە بۆ مامەڵەی ڕۆژ ئاوا لەگەڵ دیمەشق و ئەحمەد شەرع دروست دەکات و کاریگەری لەسەر چارەنووسی کورد لە ڕۆژ ئاوا دەبێت
وڵی حرەکەی با بڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە کۆتایی سەدەی بیستەم ئیتیجاهی چەپی وەرگر بەڕای من قازانجی نەکرد. ینی چەپیش ڕاستە بیر و باوەڕەکە مەدرسەیەکە، بەڵام لەگە میلەتی کورد و لەگە ناوچەکە ناگونجێ. دەبوابی ئەو بیر و باوەڕە وەرنەگرن. ئەم تاڕاتێک تەسیری هەیە ئەو بابەتە، بەڵام زۆریش نییە. هەز دەکەم ئەحمەد شەرعیش هەتا ئێستا و حیسابەی دەکردیا و کوردی سووریەش سەرکردەکانیان زۆر ئەو حیسابیان نەکردوە، داواشیان لێ نەکەی داوا لێ دەکەن. ئەو قسە زیاتر ڕوو لە سەرکردە کوردەکانی سووریە. ئایدۆلۆجیا بە هیچ جۆرێک نەکەنە کێشە. کاتی خۆی تەجروبەی ئێران یعنی لە پێشمانە بەداخەوە دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ پیاوەکی زۆر زۆر عاقڵ بوو. یعنی ئەو پێشی هەمووان هەستی بۆی کرد، داوای لە کوردەکان کرد کە پرسی ئایدۆلۆجیان نەکەنە مشکلە لەگەر تاران لەگەر بالفعل قسمە کردیان. دوای مام جەلالیش هات یارمەتیدا، ینی سەرکردە کوردەکانی تریش هەتای سەرکردەی پارتی دیموکراتی کوردستانیش یارمەتی دەری ئەوەی بن کە پرسی ئایدۆلۆجیا لە ئێران نەکرێتە کێشە لە بینی تاران و کوردستان. قسمێک لە حرەکەی کوردی ڕاستی کردیانێ و زەرەرەکی زۆر زۆر گەورەشمان کرد ئەمە لێرەدا. بە هەمان شێوە ئەو ئەزموونە دەبی کوردستانی سووریا ئاگای لێبی پرسی ئایدۆلۆجیا بکرێتە کێشە، بەڕاستی میلەتی کورد زۆر لەوەی زەرەر دەکات. هەروەک چۆن باسمان کرد ئەحمەد شەرع ئەگەر لە تورکیای نێزیک بیتەوە و بەجێی تورکیای بکە سووریا زەرەر دەکات، خۆی زەرەر دەکات. بە هەمان شێوە کوردی سووریاش ئەگەر ئەو پرسەی ئایدۆلۆجیا بکەنە مەسئلەیەک، بکەنە عاملێک لە مفاوەزات لەگەر دیمەشق، بەڕاستی کورد باری قورسەبی و زەرەر دەکات و زەرەرەکەشی زۆر بێمانایە. زۆر باشە مامۆستا مەسعود، بەپێی زانیاری ڕۆژنامەوانیەکان باز لەوە دەکرێت کە سبەینێ کاتژمێر 5 ئێوارە بە ئەگەری زۆرەوە عەبدوڵڵا ئۆجەلان پەیامەکەی بڵاو دەکاتەوە، پەیامە چاوەڕوان کراوەکەی. پێت وایە ناوەڕۆکی پەیامەکەی چی دەبێت و چ کاریگەریەکی لەسەر ڕۆژ ئاوای کوردستان دەبێت بە دیاریکراوی؟ وڵی دەبوابی تورکیا بای ئەوەی ئیزنی بدابای لە ناو زیندانی لە ڕووی شەریعەتی ئیسلامی و لە ڕووی قانونیش، ینی ئەوانەی لە ناو زیندانی هەر پەیامەکەر ئەوە حسابی زۆر لە بۆ ناکرێت. دەبابی ئازادی بکە ماوەک یەک دوو مانگ بە ئازادی هەندێک کاری مقابلەی سەحەفیەوانە بکرێت ئەو جا ئەو پەیامەیەوە. بەڵام بە هەر حاڵ مە هەموو لەگە ئاشتی داینە. زۆر چاک دەزانین تورکیا چ جۆرە ئاشتێکی دەوێت. لە کاتێک کە باسی ئاشتی دەکا لە سێ بەشی کوردستان ئۆپەراسیۆنی ئەسکەری هەیە، لە هەر سێ بەشی کوردستان. ئەوجا ئەوانەی قەیوم تەمەشاکە ئیشی تر، یعنی تورکیا دەبوابی دەرز وەرگری لە عێراق پرسی کورد چارەسەر بکە، حتا ئەگەر نەیداتە پەکەکەش نەیداتە قەندیل. خۆ نزیکەی 75 ئەندامی پەرلەمانی سەر بە ئاکپارتی کورد هەیە، یعنی حەق کەم دەدا ئەوان. یعنی ئەو حەقەش چییە؟ حەقی لە سەدەی 20 زۆر جار باسی کورد دەکەن لەوێ. ئێدە باشە ئەو قسە بەس ئەو قسەی لە دەستور تۆمار بکە. ئەخرێسە لە چی دینیا هەیە ئەتوو بە لە دەستور ئینکاری میلەتێک بکەیت کە خوای گەورە داهین هەیە. یعنی لە سەردەمی عوسمانی کوردستان هەبووە، ویلایەتی هەبووە، مستەوای ئیالەتیشی هەبووە، یعنی بەڕەسمی. ئێتو ئێستا ئینکاری دەکەی ئەوە نابی. لەبەر هەندێ ئەم پێم وایە پەیامەکەی ئۆجەلان ئیشاڵە پەیامەکی خێر دەبی، داوای شەڕاگرتن لە دوای شەڕاگرتن. بڵێ باشە مامۆستا باسیەوەت کرد کە دەبوو ئەم پەیامە دوای ئازادکردنی بدرێت. یعنی من وا تێگەیشتم لە قسەکانی جەنابەت مەبەستانەوە بێ ئەم پەیامە ئەگەری ئەوەی لێ دەکرێت کە لە ژێر فشارە ئەم پەیامە بدات و خواستی حەقیقی عەبدوڵڵا ئۆجەلان نیشان نەدات و ئەمەیش دەرەنجامەکەیەوە بێت کە پەکەکە و هێزەکانی تر زۆر گوێڕایاڵی پەیامەکەی نەبن. جەنابەت مەبەستە دەمە بوو؟ پێناچی بەو دەرەجەی، بەڵام گومانێکیش دەکرێت. یعنی سبەینی ئەگەر ببینین پەیامەکەی زۆر تەنازولی تێدایە، ئەساسە چی وای تێدا نیە، هەمووی لە ساڵحی لە قازانجی تورکیایبی تەبان ئەو گومانە دەکرێت. بەڵام ڕەنگە ئیشاڵڵە وانابی ئەوەی ئەمە بۆی دەچین ئەوەیە کە داوای شەڕاگرتن بکە، لە دوای شەڕاگرتن هەندێک قۆناغ دیاری بکە لە بۆ چەکدانان
و داواش لە تورکیا بکە لە ڕووی دەستوری ئاعتراف بە کورد و هەندێک هەنگاو بندرێ وەڵام لە ئێستاوە ئەو پێشنیارش دەکەم نازانم ئەوەی دەکایانە بەڵام چەکدانان بێرچیبی هەنگاوەکان تەرەفی سێم واتە نەتۆیە گرتوەکانیش لی بەشدار بن یان عەلەقەل هەندێک لجنەی ئیقلیمی یان ئەو یانیوانە بەشدار هەندێک شاید و سپوت هەبی لەبەرەوەی چکە پاکەکە چەند جارێک شەڕی ڕاگرتەیەک لایەنە تورکیا هیچ جێی نەدایتی یعنی ناژبی برێ وەڵاهی کاکە چەکدانێن و تەسلیم بن تەمان ئەوە ناکری لەبە هەندێ ڕاستی سبەینێ ڕۆژێکی زۆر زۆر گرنگە لە تاریخی حرەکەی تەحەڕوری کوردی زۆر باشە پێتان وایە هەر لە ناو پەیامەکەی عەبدوڵڵا وەجەلاندا هیچ پەیامێک ئاڕاستەی ڕۆژئاوای کوردستان و هێزە کوردیەکان بکرێت ئەم پێم وایە پەیامەکەی ڕەنگە سێ بەشبی یەکیان ڕووی لە تورکیایە ئەیتکە ڕووی لە هەموو پارچەکانی کوردستانە پەیامای ئەخیریشی ڕەنگە ڕووی لە قەندیلبی پێدەچی وابی تەبانەوانەی ڕووی لە هەموو پارچەکان زۆر داوای یەکگرتن دەکات وەکو وەفتەی ئەخیریش کە هاتبوو پەیامە زارەکیەکانی ئۆجەلانی هینابوو هەمووی لەسا یەکگرتن وە ئەوڕۆ بینیمان کاک نێچیروان قسەکانی باش بوو یعنی ئەمە زۆر کەیف خۆش بووین کە گوتی سەرۆک ئۆجەلان کە ئۆجەلان لەو وەزعیدایە بە سەرۆک ناوی برێ خراپ نییە یعنی ئەمە لە هەرچەندە ناکۆچیناوە خۆمان زۆربی بەڵام قەندیل و پارتی دیموکراتی کوردستان نزیک بنەوە لەیەک ئەمە هەموو پێکەیف خۆش دەبین پێمان ناخۆشە پارچەکانی کوردستان حیزبەکانی کوردستان کە لەسەر ئاستی ئیقلیمی ناکۆک دەبن دەوڵەتە ئیقلیمیەکان سوودیان لێوەرگن زۆر ناخۆشە لەباندێ پێدەچی بەرەو باشیبی ئەو شانە باشە باز لەوە دەکرێت کە مەزلوم عەبدەی سەردانی ئەمریکا دەکات پێ دوایە ئەم سەردانەی مەزلوم عەبدەی لەم کاتەدا بۆچی ئەنجام دەدرێت و چ کاریگەریەکی لەسەر ئەو پێشهاتە نوێ سیاسی و سەربازیانە دەبێت کە لە سووریادا هەیە وەڵاهی بە پێی معلوماتی من ئەو هەواڵە تەواو ڕاست نییە بەڵام ئەگەر سەردان بکە یان سەردان نەکە ئەمریکا پشتیوانیەکی ڕاستەوخۆی ئەو بۆ برێن سووریا دیموکرات دەکا و هەوەنتەژ نییە برێ تازە بەجێی بێلی ئەو وەزعی ئێستا دەیبینم زۆر جیایە یعنی تازە ئەمریکا بوونی خۆی لە ڕۆژهەڵات نەڕاست بەهێز دەکا و ئیسرائیلیش پێویستی باو بوونەی هەیە لە بە هەندێ پێم وە نییە ئەمریکا ئەو ناوچە بەجێ بێلی و لە سووریاش وەک برەی ناوەندی متمانەی ئەمریکا تازە ئەو جەماعەتەیە سووریای دیموکراتە لەبەرەنێ ڕەنگە سەردانیش بکە ماوە چتر بەس ئەو سەردانی ئێستا باز دەکرێ بە پێی معلوماتی من زۆر دەقیق نییە ڕەنگە لە داهاتوودا سەردان بکرێ و بەرپرسی گەورەی ئەمریکیش سەردانی ئەوێ بکەن بە تایبەتی ئەو جموجۆڵانەی فەڕەنسا زۆر گرنگە من ئەوەی فەڕەنسام لە ئەمریکاش پێ گرنگترە چکە ئەوەی فەڕەنسا دەیکا عین لە ساڵانی 1991 لە کوردستانی عێراق ئەو کردی ئەو زیاتر لە ئەمریکای لێزانتر بوو قەراری 688 فەڕەنسا نەبووایە دەرنەدەچوو بە هەمان شێوە ئێستا ڕەنگە بگاتە ئەو ڕادەی کە قەرار لە کوردستانی سووریاش دەرچی ئەگە تورکیا هەروە زەخم بکە ئەحمەد شەرعیش هەروە بە هەڵەتدا بچی ڕەنگە قەراری ئەو خەتانە لە سووریاش دەربچی و لە کۆتاییشدا سەبر بەرەو ئیقلیمیش بچی زۆر باشە بە هەندێک لێدوان بڵاو کرایەوە بە ناوی بەرپرسی ئیسرائیلیەوە لە میدیا کوردیەکاندا باز لەوە کرا کە ئیسرائیل وتوێتی ینی بەشێک لە بەرپرسانی ئیسرائیل وتویانە کە دیبلۆماسیەتی کورد لە ڕۆژئاوای کوردستان دیبلۆماسیەتێکی لاوازە و لە داواکردنی مافەکانیاندا هەم لاوازن هەم جۆرێک لە ناڕوونیتیایە تێگەیشتنی ئەوە لەو بارەیەوە چییە دیبلۆماسیەتی کورد لە ڕۆژئاوای کوردستان و هێزە کوردیەکان لە چه ئاستێکدا بەگشتیە من ئەمیشە تێبینە من لە 2 ساڵەوە پێش لە کۆنگرەی نەتەوەی برۆکسێل لە وتارێکدا باسم کرد کە ڕاستی دیبلۆماسیەتی قەندیل بەعام لاوازە تا ئێستا مفاتەحەی نەتەوەی گرتوەکانیان پێ نەکرایە مفاتەحەی یەکێتی ئەوروپایان پێ نەکرایە لەگەر وڵاتانی دەوروبەر عیلاقاتی دیبلۆماسیان بەو شێوەیە نییە ئەمیش پێم وایە ئەوە ڕاستە ئەو ڕخنەیە من نازانم ئیسرائیل گرتیتی یان نا چەندە ڕاستە
چکە ئیسرائیل ڕاستی لای گرنگە قەزیەی سووریا، بەڵام هەمەش هەمووان هەست دەکەین دیبلۆماسیەتی قەندیل لازم، بەڵام دیبلۆماسیەتی کوردستانی سووریا کەمێک باشترە لە قەندیل کەمێک، بەڵام وەکو پێویست نییە. بۆ نمونە ئەو ئەکتیڤەی کە دیبلۆماسیەتی کوردستانی باشوور هەیتی لەسەر ئاستی دەسەڵات و مەعارەزە، کوردستانی سووریا هێشتان ئەوەی نییە. ئەوە ڕاستە، یعنی تا ڕاتەیەک وایە، بەڵام ئەو هەواڵەت پێم وە نییە زۆر دەقیق بی سەرچاوەکەی ئەوەی کە بە گوای ئیسرائیل وای گوتووە. زۆر باشە. سەبارەت بە چارەنووسی ڕۆژئاوای کوردستان لەم بارودۆخەدا پێت وایە چارەنووسیان بەکوێ دەگات؟ ئەحمەد شەرع بەو شێوەیە مامەڵە دەکات و لە کۆنگرەی نەتەوەیی و نیشتیمانی سووریادا کوردی بە تەواوی پەراوێز خستووە و هیچ ڕۆڵێکی تێیدا نییە، کە دەوتێت ئەمە هامشکردنی کووردە لە ڕووی پرۆسەی سیاسیەوە لە سووریادا و پێکدادانی سەربازیش هەیە. تورکیاش ناوبەناو هێرشەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەر بەردەوامە. پێت وایە لەم بارودۆخەدا ڕۆژئاوای کوردستان چارەنووسی چی دەبێت لە سووریای نوێدا؟ پێم وایە بەگشتی استراتیجەتی نێودەوڵەتی لەبارەی کوردستان، هەر چار پارچەی کوردستان ئەوەیە کە گۆڕانکاری لە هەر وڵاتێک دەبی لە کۆتاییدا ئیقلیمێکی لە بۆ دروست دەبی. هەنی وا پێدەچی لە تورکیاش گۆڕانکاری چ مەدەدی چ ئینتیخابی چ بە شێوەی ترکەبووی و ئیقلیمێک لەو ناوچەی دروست دەبی، و هەروە لە ئێرانیش. بەڵام ئەو ئیقلیمە بە هەوەنتە نییە. ئاگاتان لێبی ئێمە کە هیچ ناوڕادەی کە ئیقلیمەکی دەستوریمان لە بۆ دروست بی و بە پێی قەراری نێودەوڵەتی ئەنفال کراین، چیمیایی، تاجیر، تعریب، وێرانکردن، ئەو جەگەیشتنی. طبعاً کوردستانی سووریاش هەوراز و نشێوی زۆر لە پێشە، تاڵی و شیرنی زۆر لە پێشە، هات و نەهاتی زۆر لە پێشە. بەڵام لە کۆتاییەکەیدا وا پێدەچی ئیقلیمەکی لە بۆ دروستبی. ئەوەی ئەمێن دەیبینە ئەوەیە کە لە سەرەتای ڕوخانی بەشار ئەساد مؤتەمەرێک کرا لە واشنگتن، ئیعلامی کوردی زۆر احتیمامی پێ نەدا. ئەو مؤتەمەرە هەردوو ئیدارەی ترامپ و بایدن بەشدار بوون لەگەر هەموو تینکتانکەکان، تینکتانکانی ئەمریکا، بە تایبەتی ڕاند زیاتر سەرپەرشتی دەکرد. لەوێ بڕیارێک درا، ئەو بڕیارە زۆر گرنگە، بڕیاردرا کە معارەزەیەکی دۆستی ئەمریکی لە ناو سووریا دروست بکەی. ئەوە هێشتا نەهاتە واری جێبەجێکردن، ماوەکی تر دێتە هەواری جێبەجێکردن. ئەو معارەزەیە کورد تێیدا میحوەرە. لەبەر هەندێک لە ئێستادا باش ئەحمەد شەرع ئەگە عاقڵبی لە ئێستادا لەگە کورد ڕێک دەکەوی، زمانی مانەوەی خۆی ڕێککەوتنە لەگە کورد و دروز و عەلەوی و پێکاتەکان و لەگە هەموو لایەکان. بەڵام ئەگەر ڕێک نەکەوی ئەو معارەزەیە ئەگەر دروست بی، بەڕێی من ئەوە مستەقبەلی هەیە، ئەوە نسخەی کۆتایی سووریا دەبی. لەوێ سەبر ئەوەی پێی دەگوترێت ئیقلیمی کوردستان دروست دەبی. یعنی ئەوجا ئەمن قسەکتان بەبیر دەینەوە. بەداخەوە سەرکردایەتی کورد، ئەوجا من کە دەرێم سەرکردایەتی کورد بە معنا ڕەنگە هەر چار پارچە کوردستان دەگرێتەوە، بەڵام ئەو قسەم ئی سەرکردایەتی باشوورە. کاتێک کە دەستی لە بۆ ڕیفراندۆم برد لە پاش هەموو مەوزوعاتی چاکە و خراپە و حەقە و ناحەقە ئەوەنە، بەس دەردەکەوی خوێندنەوەیان لە بۆ استراتیجەتی نێودەوڵەتی نەبوو. استراتیجەتی نێودەوڵەتی کە دەرێم لە بۆ هەر پارچەک ئیقلیمەک کەواتە هەرێمی کوردستان دەبی بەو ئیقلیمەی ڕازبی جارێ ڕاوەستی. کوردستانی سووریا کە گەیشتە ئیقلیمەکە و ڕاوەستی هەتا بەشەکانی تر باز نەدەی لە کوردستان بازیدا لە بۆ ڕێفراندۆم دەستی لە بڕێنە چی بەسەرا زۆر ناو. لەبەر هەندەیە دەبی سەرکردایەتی کورد لێرە بەوداوە بەڕاستی زۆر بە عاقلانە خوێندنەوەی لە بۆ استراتیجەتی نێودەوڵەتی لە بۆ گۆڕانکاریەکان بەوردی نەبی، ڕاستی تووشی ئەلغام دەبی. چکە ئەو دەستکەوتانە وەکو بابرین ئەو هەنارە ترێشیرنەی لە پێش کە دانرایە ئەلغامیش لە پێشە. سەرکردایەتی چاوی زۆر ساغ نەبی، زۆر ورد نەبی، پێ لە ئەلغام دەنی. ئەمە لە ئێستاوە حەقوێ داوایان لێ بکەن ئەگە پێیان ناخۆش نەبی چیتر واز لە ملیار دۆلار و نەفت دزین و پارەی میلەت دزین و کۆمپانیا بینن چاوەکی گەشتیان لەسەر
ئەمنی قومی کوردی هەبی ئەو نەخشە ڕێگایی کە هەیە زۆر بەوردی بیگرنە بەر خوێندنەوەیان لە بۆ واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان زۆر وردبی لە بۆ ئەوەی ئامانج نزیکە وەکو برێ هاتون هات نزیکە ئەگە هاتەکەی جوان هەر نەبژێری نەهاتی توش دەبی ها زۆر باشە یعنی دەتوانین بڵێن ئێستا دەرفەتی گەورە لە بەردەم کووردا هەیە لە پارچەکانی کوردستان لە باکووری کوردستان لە تورکیا ئەوە پرۆسی ئاشتی باز دەکرێت کە دەستی پێکردو و خەریکە سەر پێ دەکەوێت و لە ڕۆژئاوای کوردستان ئەوە دۆخەکەیە کە جەنابەت باست کرد و باسی وشت کرد کە ئیسرائیل و ئەمریکا پشتیوانی کوردەکە لە ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستانیش ئەوە خاوەنی هەرێمێکە و جۆرێک لە سەقامگیری سیاسی و دارایی و ئەمنی هەیە پێ دوایە کورد ئێستا لە ناوچەکە بەگشتی دەرفەتی گەورەی لە پێشە وەڵی یەک کێشەی گەورە دەناو قسەی تو دەیکەی دەمتوانی برێم بەڵێ بەڵام ئەوەیە باشووری کوردستان نمونەکی جوانی پێشکەشی حکمڕانی نەکرد یعنی نا ئەمریکا نا ڕۆژئاوا نا وڵاتانی دۆست نا میلەتانی دۆست لە حکمڕانی کوردستان مرتاحنینە ئیشی خراپ تێکدا لە هەمووان یان نزیکەی 15 ساڵ دەبی یەک راپۆرتی نێودەوڵەتی بە باشە نەهاتیە لەسەر هەرێمی کوردستان ئێستاش ئەمن جوابت دەدەمەوە بە بەڵێ ئەگەر ئەو دەسەڵاتە وەکو بێ کوردایەتێکی زۆر زۆر وەتەنی پێشکەشکا و ئیستیقالە بدەن و ئێستا سەرکردایەتێکی نوێ تەشکیلبی بەڵێ ڕاستەوخۆ من جوابت دەدەمەوە دەرێم دەرفەتەکی زۆر گەورەیە ئەو دەرفەتەی کە ڕێگرە وەکو بێ نمونەی سەرکردایەتی ئێستای باشووری کوردستانە ڕاستی ڕێگرە نەیزانیا ئیشەکان بکە خۆی لاواز کردیا بەرامبەر عێراق بە هەڵت داچوە بەرامبەر بە وڵاتانی ئیقلیمی بەرامبەر بە جیهان لە هەموو جیهان بە ناشرینی وەسفی ئەو حکومەی کوردستان دەکرێت ئەوەی چاکەن تەمان بە خۆیان پێچانابی بەڵام لە پاش 30 ساڵ حەقویە بڕک دوورکەونەوە خەڵکەکی ئەهلی ئیشکار خەڵکەکی تەکنۆکرات خەڵکەکی شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی بێنن ئیش بکەن ئەمن ئەو کاتی جوابت بە سەری زۆر بە خێرایی دەدەمەوە دەرێن بەڵێ دەرفەتەکی زۆر گەورە لە بۆ تەواوی پارچەکانی کوردستان هاتە پێش کە لەو 100 ساڵی غەدرمان لێکرایە لە بۆ خۆمان ڕزگارمان ببی زۆر باشە مامۆستا مەسعود سەبارەت بە ئەو فشارانەی کە ئەمریکا لەسەر عێراق هەیەی بۆ ینی لاوازکردنی گروپە میلیشیا شیعەکان دەوترێت کە ئیدارەی ترامپ سیاسەتی ترامپی وەکو باز دەکرێت زۆر توندە بەرامبەر بەم میلیشیا چەکدارە شیعە عێراقیانە پێ دوایە دەتوانێت تەسفیەیان بکات لەم قۆناغەدا کە ئێران وکوڵێن تەنها عێراقی بەدەستەوە ماوە دەزانی من ئەوڕۆ دوو بابەتم خوێندەوە لەو کۆنفرانسی هەردووک بابرێن نووسەری نزیک لە دەسەڵات بوون باسێن و یەکەند دەرێ عێراق لەسەر لێواری هەڵوەشانەوە یەکی دەرێ کوردستان زەرەر دەکات یعنی هیچیان ڕاستنی ڕاستەکەی حقوان نیە ئەو جۆرە بابەتانە بڵاوکەنەوە جارش کە سەرکردایەتی کورد هەڵخەڵتێن نەمەترسێکی گەورە لەسەر کوردستان هەیە نە عێراقیش لەسەر لێواری هەڵوەشانەوە هیچ ئەسڵ و ئەساسەکی نییە عێراق ناوەشێتەوە هیچ سنوورێک دەستکاری ناکرێ بەڵام چ دەکرێت با لە عێراق ئیتیجاه ئەوەیە کە ئەو هێزە میلیشیانەی کە ئەوانی پێیان دەگوتر غیر منزە حتا حەشتی شعبیش ناگرتەوە ئەوی پێ دەگوترێ غیر منزەبیتە ئەوانە دەبی چارەسەر بکرێن و چارەسەرشیان سەبر دەکرێن عێراق ناچارە وەکو پێشان نییە یعنی سەرکەوتو نییە ئێران هەتا برێن ئەوانە وەکو برێن لە هەولێری دەرێن نەڕێیان بێ ئەوە نییە چارەسەر دەکری بەڵام چ ڕوودەدا وا هەز دەکەم ئیتیجاهی خەلیج محوەری سعودیا ئیمارات کە تقریبا ئەمریکاش و ئیسرائیلیش و ئەوروپاش زیاتر بەڕوانگەی ئەوان تەمەشای عێراق دەکەن ئەوان حەزیان لێە لەو هەڵبژاردنەی داهاتوو کۆمەڵە خەڵکێک بێتە سەر دەسەڵات هەر لە ناو شیعە چکە ئەوان ئەکسەریەتن تازە لای ئێران ببڕی تەنها ئەوەندەیە ئەیش ڕەنگە وا هەز دەکەم تەیاری سەدریە زیاتر ڕەنگە پاڵپشتی ئەی بکرد ئەوە لە پێشە دەنا هیچ شتیتکە لە پێش نییە ئەوەی دووەمت بەشی دوم چۆن کە گرنگە ئەو زەختەی ئەمریکا لەسەر عێراقی دەکات بەڕێی من
لەبە ئەو هۆی کە پێشترێ باسم کرد سەرکردایەتی کورد نمونەکی جوان نییە هەموو عێراق دەگرێتەوە بە کوردستانی شەوە زەختەکانی فشارەکانی قسە کرد لە بۆ باس بکەم ئەمە تا ئێستا ڕەنگە باش نەمان دەزانی ئەمریکا خاوە لە کۆمەڵک دەوڵەتی جیهان وەردەگری ئەمە لەو ڕۆژانە قونسولێک لە لامان بوو باسی وڵاتەکەی خۆی کرد کە ساڵانە شتێک دەدا لە بۆ ئەمریکا بەڵام ئێستا داوای لێکردێت چەند قات زیاد بکری خۆەوە دەزانی تاڕاتەیەک قازانجی کردی هەر وڵاتێک عسکەری خۆی نەبی برێ ئەمریکا بم پارێزە لە جیاتی ئەوەی مەسەن ئێستامە کوردستان نمونەی کوردستان بینین 130 بودجەمان لە بۆ هێزی چەکدارە بە تەقاعد و بە هەموو شتەکە طبعا لە هیچ جیەکی دنیای نییە عاتەن لە دنیای 165 ئەوەندەیە بەڵام ئەو 165 یان سێ بدات ئەمریکا 102 لە بۆ دەمێنێتەوە و قازانسی یعنی ئەمەی کوردەبابی لە پێشەمان ئەوەی بکەین لە جیاتی 130 بودجە بدەینە هێزی چەکدار 110 بدەینە ئەمریکا نەدەیلی عێراق هێرشمان بکاتە سەری ناحەشتی شعبی معنای دەمێنێ نە تورکیا ئەوها داهاتە ناو کوردستان نە داعش دەیتوانی ئەوە یعنی ئەوەش فکرەیەکە ئەمن وای تێدەگەم ئەمریکا لێرە بەولاوە ڕەنگە ئەو زەختەی کە لەسەر نەفتی کوردستان دەکا ڕەنگە ئەوش پرسیارشتەبی ئەمن ئەو گومانم هەیە ئەمریکا لە کۆتاییدا ئەو داوایە لە کوردستانیش بکە کە بەشی خۆی حەقی خۆی خاوە لە باتی پاراستنەوە ئەمن ئەو هەنگاوە ئیڕەتکردنەوەی نییە یعنی مناقشەی لەسەر دەکەی ئەو کاتی لە حەڵقەچی تایبەتی ئەوها کە ئایا چ بکری باشە زۆر باشە بەڕێز مەسعود عەبدولخالق سیاسەتمەدار دووبارە سپاس بۆ بەشداریتە.